ئێمە لە ڕاستیە لە بەغدا هیچ چارەیەکمان نییە غێری ئەوەی دیفاع لە خەڵکی هەرێم بکەین و دیفاع لە استحقاقاتی مالی و دارایی خەڵکی خۆمان بکەین، بەڵام هیچ وەختێک نابینە محامی گەندەڵی و نابینە محامی ناشەفافیت و نابینە محامی ئەم هەموو فەشەلەی حکومڕانی هەرێم، و بەڵام لە پاڵەوەشە نابینە دەم و زمانی حکوومەتی اتحادیە تیش بە هەرێم. ئێمە لەوێ مەجبورین بە زمانێکی تریش قسە بکەین حتا لەو زمانێکی ئێستا من تۆ قسەی پێکەین لێرە باشە لەبەر ئێمە بۆ ڕای گشتی قساکەین، بەس لەوێ مەجبورین بە زمانێکی تر قسە بکەین کە زیاتر دیفاع بێت لە هەرێم لەبەر موچەی خەڵک، لەبەر موچەی استحقاقاتی ئەنفال و جینۆساید و لەبەر شیر و نانی خەڵک مەجبورین حتا لە بەعزە شتیش خۆگێڵکەین یا نێڵین لەبەر خاترەوەی منطقمان بە قووەتر بێ نانەدا بکەین بۆ میلەتەکە، چونکە ئێمە ناکرێن میلەتە فڕۆبەینە بەردەم یعنی ئەم فەشەل و ناشەفافی ئەم دوو حکوومەتە. وڵای دکتۆر لەمەوە شتێکم بیرکەوتەوە، گروپی 15تان هەبوو ئێوە، ئەو گروپە چی بوو؟ چی لێ هات؟ نازانم ئێستا بە گشتی هەستەکەم دەنگی نییە، ئەم گروپە چی لێ هات؟ خۆی گروپی 15 چی دروستی کرد؟ لە ئاساسا گروپی 15 ئێمە هەستمانە کرد کە سەرۆکایەتی پەرلەمان و هێزە سیاسیەکان بۆ پێکهێنانی حکوومەت بۆ تەشکیلی لیجان بۆ حتا لە بەسیترین شتۆ بۆ تەمسیل لە ناو کۆنگرەیەکە ڕاستەوخۆ معاملە لەگەڵ دوو حیزبەکەن، حیزبەکانی تریش کە بەیەکەوە نەبن ئەم 15 کورسیە بچووک بچووکن زۆر جوانە دەنێ هەستمان کردمە زوڵم و نکولیکردنە لە بەشێکی گرنگ لە دەنگی خەڵکی ئێمە و کوردستانێکی تیوپارتی نییە لەگەڵ ڕێزمەوان هەرچەنە کورسیان هەیە و بە هەرچۆنی ژێناویانە خەوازەها، بەڵام خۆ لە سەرباری تەزویر و سەرباری کڕینی وجدانی خەڵک و بەکارهێنانی توانای دەوڵەتێک بۆ دەنگ کۆکردنەوە لە سەرباری هەموو ئەمانە تۆ 15 کورسی تر دێ. ئەم 15 کورسی اعتیباری لەکوێ؟ کۆبووینەوە لەگەڵ یەکتری کە هەمووشمان پێشتر حیزبی نزیکی لە یەکتری و پێشتر ئێمە لە ئۆپۆزیسیۆن ئێمە گۆڕان و برانی کۆمەڵ پێکەوە بووین و ئەم برانی تری کە لە دوای پیابوونینەوەی نوێژ هاتن ناو پەرلەمانەوەوانە دووبارە هەمان عەقڵیەت و تەفکیر و خیتابیان تا حدێکی زۆر ناڵێن بۆ یەکی نزیکی لە یەکتری جیاواز لە بینی هەموو حیزبەکانمان هەیە بەس نزیکی لە یەکتری و لەوێش ئەو بەرژەوەندیە کۆمانەکاتەوە کە ئێمە هیچ دەرناچین ئەگەر ئاوا پەرتەوازە بین با کۆبووینەوە شەوێک لەو شەوانە لە ماڵی بەڕێزێک کۆبووینەوە زۆربەی لەوێ بوون لەو جەماعەتە مداوەلەیان کرد چی بکەین چوون لەگەڵ سەرۆکی پەرلەمانیش پێشتر کۆبوونەوەیەکمان کرد هەر بۆ ئەم بابەتە کە ئێمە ناڕزاییمان دەربڕین لەسەرەوەی ئێوە حساب بۆ خێرێکی تیوپارتی ناکەن و ئەمە نە دەستوریان ڕاستە نە قانونیە نە بەپێی لایحەی پەرلەمان نە بۆ خۆتان نە بۆ کورد نە بۆ کەس باش نییە ئەمە وتی ڕاستە بڕۆن خۆتان نوێنەرێکم بۆ دانێن پەیوەندی بکە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان نوێنەرایەتیتان بکە بە ناوی ئەوە قسە بکە لەو ماڵە کۆبووینەوە برایانە منیان هەڵبژار کە بە نوێنەری ئەم کەسە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان بە نقطەی ئیتیساڵی. دوای ئەوە ئەمە ئاوا ڕۆشت هەندێک موقفی گفتوگۆ دەستی پێکرد لەگەڵ بەغدا کێشەکان دەستی پێکرد ئەمە پێگەێنانی حکوومەت دەستی پێکرد ئێمە ڕاوسەرنجی جیاوازمانە بوو بۆ عەلاوی ئێمە ئەم 15 کەسە 3 کەس 4 کەسمان چوون لە بەغدا لەگەڵی دانیشتین و کۆبوونەوەمان کرد و ویستمان بزانین سەرنجی ئەوە بۆ پێگەێنانی حکوومەت چۆنە چۆن مامەڵەی کورد دەکات پێگەی کورد لە وەزارەتەکانە چۆنە پارێزێ لە ئەجێندای حکومڕانی بۆ عێراق چۆنە ئێمە وەکۆم 15 کەسە پشتیوانی بکەین یان بیکەین. لەو تەوقیتا دەقیق و ڕازگۆ بوون پارتی یەکێتی وەفدێکی کوردستانیان دروست کرد گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوویشان خستن. باشە ئێمەش لە ڕاستیە نامانتوانی دژ بۆ وەفدە بین احترامان بۆ قەراری مەکتەب سیاسی حیزبەکانمان و ئەو شتێککە کراوە و کۆبوونانی لە هەرێم ئەنجامدراوە نایشمان توانی تازەی تر سەربەخۆ کارێ بکەین و ئەو گفتوگۆیە درا بە ئەوان نەتیجەکەی بە فەشەلی عەلایی کۆتایی بێت زۆر فیژاتە سەر کار هەر شیعە پێش لەوێ بگاتە کوردخوان کۆتاییان پێێنا ئەم بەڕێزەیش تازەش تەکلیف کراوە ئەم پێش لەوەی تەکلیف کرد لێرەوە پیرۆزبایی لێ کرد